المختار وآله الأبرار وصحابته الأخيار صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزیزان و خۆشەویستان، لە شەوێکی تری جمعەی مبارەکە لە کۆڕی سڵاوات و مەدح و ستایشی ڕەسوولی ئەکرەمدا صلی الله عليه وسلم لە باسی سیرەی پاک و ژیانی پڕبەرەکەتیا بە تایبەت صفات و شەمائلی ئەخلاقی و خولوقی و گەورەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. وتمان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم خوای گەورە لە دروستکردنە تایبەتمەندیەکی زۆری پێبەخشیوە و ئاماژەمان بە زۆرێک لەو شەمائلە خەلقیانەی پێغەمبەری خوا کرد و لە شەمائلی خولوقی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە چۆنیەتی هەڵسوکەوتی پێغەمبەری نازدارەکە لە ناو ئومەتدا لە ناو مرۆڤایەتیە. ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ بەڕاستی کە بەشەریەت چۆن بووە تەسەڕوفات و هەڵسوکەوتی بەڕاستی وەک ئەوان کردووە، بەڵام لە هەندێک مەسئلە و لە هەندێک شتا تایبەتمەندێکیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوانە جیابووەتەوە لە بەشەریەت، وەکو چەندین جار ئاماژەمان پێ کردووە. کەس نییە پێغەمبەر لە بەشەریەت دەرکات، بەشەرە. خوا پێ فەرمێت قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم، من بەشەرێکم وەکو باقی بەشەرەکانی تر، بەڵام ئەو بەشەریەتەی لە پێغەمبەرا هەیە بەڕاستی تایبەتمەندێکیە لە باقی بەشەریەتدا نییە، وەکو مەسەلەی بەرد و مەسەلە گەوهەر، وەکو باقی شتە بەهاکانی تر. ئەوکو شێخی بوسەیریە فەرمێت محەممەد بەشەڕ وەلەیسە کەلبەشەر بەل هو یاقوتەة والناس كالحجر. یاقوتیش هەر بەردە، بەردیش تریش هەر بەردە، بەڵام ئەو بەها و گرانبەهایە کە لە یاقوتە هەیە لە بەردی ترا نییە، کە هەردووکیان جنسیان بەردە. پێغەمبەر بەشەرە، بەڵام بەشەرێکی بەبەهایە، بەشەرێکی خاوەن تایبەتمەندیەکی زۆرە. نابێ ئینسان بڵێ من پێغەمبەر وەک من وایە، من وەک پێغەمبەرم صلی الله عليه وسلم. یعنی ئەوە بەڕاستی گەورەترین بێئەدەبیە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یا هەندێک نەفام و نەزان هەیە بەڕاستی لێرە و لەوێ کە قسەیەکەن بەڕاستی دیراسەیەکی تەواوی سیرەیان نەکردووە، یا کردیشێتیان هەیە ئەو کتێبانەیە کۆکیی وەهابیەکانن کە باس لە پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم. سەیرەکەی ئەڵێ پێغەمبەر بەشەرێکە، پێغەمبەر فڵان تایبەتمەندی نەبووە، پێغەمبەر مەسەلەی سێبەری هەبووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تفی شیفا نەبووە، پێغەمبەری خوا مەسەلەی ئاوی دەستنوێی مەسەلەی سەحابە نەیان خواردووە. ئەم درۆ دەلەسانەیەکەن کە ئەمانەی هەمووی لە سونەتی صحیحا وارد بووە. پیاوێک و ئیمامی سویوطی کتێبێکی دانا بە ناوی خەسائس الکوبرا کە زیاد لە چەندین تایبەتمەندی پێغەمبەری خوا باسەکە، لەوانە کە مەسەلەی کە سێبەری نەبووە، لەوانەی کەم پێغەمبەر نازارە صلی الله عليه وسلم بۆنی جسمی هەر خۆی بۆنی میسک بووە، بۆنی ئێمە عارەقمان کرد. بەڕاستی دوول لە ڕۆی جەنابتان خەڵکی وا هەیە بەڕاستی بۆنی لاکە تۆپیوی لێتێ، ئەوەندە بۆنەکەی ئیزعاجە، ئەگەر لە بەردەمی جەناب تابێ یا لەبەر کۆمەڵگایە کابێ لە ریزی نوێژا بێ سەری کابرا ئیزعاجە بێ. بۆیە پێغەمبەر خۆتان شۆرە، خۆتان پاکەنەوە کەچن بۆ مزگەوت، بۆی بۆنی ناخۆشتان هێنێ. دەی پێغەمبەری هەرگیز بۆین لە نەهاتووە، هەرگیز پێغەمبەری خوا بۆنی نەبووە. سەیرەکەی مەسەلەی ئەو ئەڵێ وەڵا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایبەتمەندی نەبووە. کاکە چۆن تایبەتمەندی؟ یەکێ لە تایبەتمەندی بۆنی خۆش بوو. چەندین سەحابە لە بوخاری موسلیمە هاتووە کە ڕیوایەتیان کردووە ئەفەرمێ عەتری پێغەمبەرمان گرتووە، هەر بۆنەکەی عەرەقیمان گرتووە وەک میسک بەکارمانێ، چونکە حەزەتی ئەنەس فەرمێ وەڵڵاهی بۆنەم نەکردووە خۆشتر بێ لە بۆنی پێغەمبەری خوا، حتا بیسک و عنبەریش. ئەمە پێغەمبەری نازدار بووە. جام پێغەمبەر نازدارە وەکو چۆن ئاماژەمان بەم صفاتە شەمائلە خەلقیانەی پێغەمبەر کرد، ئاکارە هەڵسوکەوتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دڵنیابن، یعنی ئەم پێغەمبەرە ئەوەندە عەزیمە، ئەوەندە سەروەرە، ئەوەندە بەڕێزە، حتا خوا بە ئینسان ناوی نەبردووە. فەرمێ پێیان بڵێ بەشەرم، پێیان بڵێ ئینسانم. قل إنما أنا بشر مثلكم، نيفرموا قل إنما أنا إنسان مثلكم. يا أخو إنسان هي البشرة، أي فرق إنسان وبشر شيء؟ يعني خوال حتى للرزبندي والشيشة ريزي في غمري فارسوا بو شون كأجر سيد القرآن كين لتشندين آيات أخوك باسي إنسانك فرمشي إن الإنسان لفي خسر، إن الإنسان لفي خسر. مثلا كان الإنسان عجولة، كان الإنسان مثلا قطورة، يعني بو أوي كوا رزيليت خسارت
زەرەرمەندی کوفر ئەمانەی کە خوا ئینسانی بە کوفر ناوبردووە بە ڕەزیلی ناوبردووە بە زەرەرمەند ناوبردووە بۆ ئەوەی کەوا پێغەمبەر نەبوو ئینسانانە نەبێت کە زەرەرمەند تێکا خوا کەلیمەی ئینسانی وە پێغەمبەر بەکار نهێنا فەرمێت پیان بڵێ من بەشەرم من ئینسانم چونکە عولەما فەرمون ئینسان قابلی زەمە وشەی ئینسان زەم لە خۆ ئەگرێت غەیبەت لە خۆی هەڵەگرێت مەسەلا شتی ناشین لە خۆ ئەگرێت بەڵام کەلیمە وشەی بەشەر هەرگیزە و هەرگیز زەم و مەسەلا شتی ناشین لە خۆی ناگرێ بەشەر دائیمە بۆ احترام و ڕێز و مەدح و ستایشە بۆیە خوا لەوەیشا بە پێغەمبەری خوای فەرمووە پێیان بڵێ من بەشەرم من ئینسان نیم هەرچەند ئینسان و بەشەر ئەمە خصوص مطلق لە بەینیان نایە یعنی هەموو ئینسانێک بەشەرە بەس هەموو بەشەرێک ئەو ئینسانە نییە یعنی بەڕاستی قابلی زەم بێ بەشەر بەو واتە کە ئیتر لە قیمە و لووتکەی مەدح و ستایشایە ئینسان هەر مرۆڤە هەر بەشەرە بەڵام بەشەرێکە کە زەم لە خۆ ئەگرێت هەندێک جاری مەسەلە زەم لە خۆ ناگرێت بۆیە بەڕاستی ئەو کەسانە خوێنەواریان نییە جاهیلن لە کەسایەتی پێغەمبەری خوا ئادەم صلی الله علیه وسلم خوا بەو عەزەمەتیە پێغەمبەری پاراستووە لەوەی کە پێی بدوێ ئینسان پێ بدوێ بەشەر چونکە ئینسان زەم لە خۆ ئەگرێت بەشەر زەم لە خۆی ناگرێت بۆ تایبەتمەندی هەبووە ئازیزان و خۆشەویستان یەینە سەر چۆنیەتی عیباداتی پێغەمبەری خوا کە هەندێکیمان باس کرد یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی پێداوە مەسەلەن نوێژە سونەتەکان و نوێژە زیادەکان کەڵێن سونەت یعنی ئەوانەی کە فعل و ئاکار و تەقریر و ڕەزامەندی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەبەستمان بە سونەت یعنی عیبادەتی زیادەیە چ لە نوێژا بێ یا لە غەیری نوێژا بێ با یەکەم جار لەسەر نوێژەکانی بڕۆین مەسەلە عادەتی پێغەمبەری خوا وا بووە نوێژی سونەتی لە مزگەوتان نەکردووە یەکێک لەو بیدعانەی کە ئەمڕۆ ئەکرێت کە ئەمڕۆ خەڵک بە سونەت ناوێ باو سونەتەکەی لێ بۆتە بیدعە و بیدعای لێ بۆتە سونەت ئەوەیە نوێژە سونەتەکەی دوای نوێژە فەرزەکان لە مزگەوت ئاکا تەسبیحاتەکە ناکا بە جەماعەت تەسبیحاتەکە بە جەماعەت سونەتە یەک کەسی هەڵنەسێ هەمووی بە جەماعەتی چونکەوا سەحابەی پێغەمبەری خوا لە بوخاریەوەمان باسەکەن ئەفەرمون پێغەمبەر و سەحابەدارین و بەیەکۆ وتیانە سبحان الله بەیەکۆ وتیانە لا إله إلا الله بەیەکۆ وتیانە الحمد لله بەیەکۆ وتیانە الله أكبر ئەم تەسبیحاتەوە کۆڕێکی زکری لێ هاتووە بەیەک نەکردویانە بەڵام بەداخەوە ئەمڕۆی سەخەڵ نایکە حتا حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر چەندین جار خەڵک بۆ لە پەنای نوێژی کردووە مەسەلە هەستا دوای نوێژی فەرزەکە بۆ نوێژی سونەت دانیشان فەرمێ جارە ئەم سونەتە بکە ئەوە کەتر بەرەو ماڵۆ سونەتەکە بەرەو ماڵۆ ئەمە تۆ دوای خێرا ئەگەڕێی تەسبیحاتەکە بە جەماعەت بکە لەگەڵ جەماعەت و ئیمامە چونکە پێغەمبەری وا چۆن بۆ ڕەمەزانە فەرمێ ئەگەر کەسێک لەگەڵ ئیمامە نوێژەکەی تەواو کرد چووە دەرەوە ئەو شەوە تابانی خێری شەو نوێژەکە بە هەمان شێوە بۆ نوێژەکانی تریش وایە ئەو کەسەی کەوا لەگەڵ ئیمامان نوێژەکە فەرزەکە بە جەماعەت بە تەسبیحاتەکەی لەگەڵا تەواوەکە لە پاشان لەگەڵ ئیماماش نەدەرەوە دائیمە لە عیباداتان خێر و چاکەیان بۆ نووسێت پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم پێمانە فەرمێت ئێوە تەسبیحاتەکان بە جەماعەتی و لە دوای نوێژە فەرزەکان سونەت لە مزگەوتا مەکەن دانیشن ئەوەی سونەتە تەسبیحات لە پاشان مزگەوت بەجێ بێڵن بچنەوە ماڵ چی بکەن سونەتەکان لە ماڵ بکەن ئەمە تا حەدیثێک کە ئەبوو داود و ئیبن ماجە و هەروەها چەندینێتی ڕیوایەتیان کردووە و چەندین حەدیثی تریش تەئیدی ئەم حەدیثەیەکە لەوانە حەدیثی ئیمامی بوخاری کە زەیدی کوڕی سابر ڕیوایەتەکە و هەروەها حەدیثی ئیبن عومەر کە ئیمام مسلم ڕیوایەتەکە ئاماژەی پێکەین ئەم حەدیثەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمێت ئێوە نوێژە سونەتەکانتان بەرنەوە ماڵەوە نوێژی سونەت لە ماڵا خێری زیاد لە مزگەوتا مەیکەن لە مزگەوتا ئەزم دوای فەرزەکان تەسبیحات سونەتە عبد الله كري سعد قال سألت رسول الله صلى الله عليه وسلم عن الصلاة في بيتي والصلاة في المسجد قال قد ترى ما أقرب بيتي من المسجد فلأن أصلي في بيتي أحب إلي من أن أصلي في المسجد
إلا أن تكون صلاة مكتوبة. اللهم صل وسلم وزد وبارك عليك وعلى آلك وأصحابك يا رسول الله. عبد الله كري سعد فرميت برسيارنا في غنبري خواكر صلى الله عليه وسلم لباري نيجي سنته ونيجي فرض لمزقوتا لباري نيجي كانوا لمزقوتا فرض بها سنته في غنبري خواه فرمي صلاة وسلام من السربية عبد الله جان تو من أبيني كما لكم لنا ومزقوتا ما بين قبري ومنبري يا ما بين قبري مثلا منبري وبيتي أو كما قال نيوان منبرك وما لكي من نيوان قبركي منه مثلي منبركم روضة من رياض الجنة باقي لباكاني باشت أما النساء ولا مدينة أما حديث صحة أفهمت تو أبيني ما لكي من سنة نزيك لمزقوته يسوي قبري في غمري إخوة صلى الله عليه وسلم أو ما لكي في غمره صلى الله عليه وسلم درقاكي لا داهت ناو مزقوتك يا غمري إخوة صلى الله عليه وسلم فالمي عبد الله جان تو أزاني ما لكي من سنة مزقوته نزيك والله اگر بيتو لما لقي خما نيش بكم نجي سنة لما لقي خما نيش بكم بيم خوشترا لو يكوال لم مزقوتان نيش بكم جيجا لنيجي فرض نبي يعني بيم خوش سنتك لما لكم يعني توي مسلمان آقا داربه نيجي سنة برو مالوا لما لا خيري زياتره باشتره شاكتره حتى الفرمان اشترى وارده في غنبري خواه فرميت يك ركعت نيج مثلا لم مزقوتك من ابا 1000 ركعه اي افرمي او كسي لما الله نيجك او كوا لم مزقوتي من ابيك يعني تقول لم مزقوتها نيجك هر خيري يقبدك بوكا دور كات ب20 ركعه مثلا 20 خيري 20 ركعه والله ما قال له ما الله بك يك ركعت ب 1000 ركعه يعني دور كات ب 2000 ركعه وكوالا مسجدي في غمرة أبي صلى الله عليه وسلم جيقلوا في غمرة وقت شندين فرماشتي لباري مالوا كانوا يجتيابوا كانوا إيمان نكريت والسنة لمالوا آزان وخش ويستان كوما لا حكمة تيها يكي لو حكمة قورانا ويا مالوا منال فيري نوشة به كشكتا كركتا كرزاكتا كشزاكتا كبينيتي لمالا نوجكي يكسر أو يشتيا برمالا دا أخاو لأخوه أراد السجدو لأخوه أراد الركوع وردا وايليتي دواي تنساله أمن على فيرين وجبه سمن تنجال لما الله نوجك أمن على كمان ريك بكم من دس أكريه سجد أبا نوجك دمي أزوليني أما حكمتي في غمري خوايا كشون تربيتي من على كان من بين وهروها بركة رحمة رؤكات مال واستعينوا بالصبر والصلاة فأفرمت يوا صب مسألة يارمتي ورقرن لنيجو لآرام قرتن بركة ورقرن أم بركة بولا مال دورا خيتوا بولا مزقو تايكي أو همي كاري شيطانة كتسبع عدقوا بيناكا مسألة سنة دقوا بياكا أما بقيو كلمي شيطان نخي دانجا تسبع عدقوا ريك بياك دعا كان أنجام دبا جماعي دعاي لقل إمام بشورة درو انجا لمالا سنة غوكا با أو الرحمة بركة الركات مال دائما دور بها للشيطان بس كشيطان ذريات الشيطان تلقى مالك كان يجي زور تاكرا رحمة بركات إخوائي جورا رويتيكا فرو بركات رويتيكا شيطان اللي دور أكويتوا شيطان اللي أتر أمتجو مكاني من نيو ناتو من لما دانيشن وچندين حكمة تريتيا براسي إنسان لما الله كان يا إيمان لك أن يشكات بون منا زيد كري ثابت لا بيغمري خوان باسك احد زي امام البخاري افرمت بيغمري خوان صلوا ايها الناس في بيوتكم فان افضل الصلاه صلاه المرء في بيته الا المكتوبه لصحيحين وارده بخاري مسلم بيغمري خوان فرمي اي خلقنا لما الله كانت انا نوج بكن ميكن بقبر قبرستان قبر كسين وجهي انا كامي تو تكليف انا سرنا معه ما كانت ان مكن بقبرستان نوێژی تیا بکەن نوێژ خەڵکینە گەورەترین نوێژێککە بەرەکەتی زۆر بێ و خێردار بێ و نوێژێکی مبارەک و پیرۆز بێ نوێژی سونەتە لە ماڵۆ و باشترین نوێژ ئەو نوێژەیە لە ماڵۆ بکرێ جگە لە نوێژە فەرزەکان کە لە مزگەوتدا خێری زیاترە و هەروە ئیمان موسڵیم فەرمێت
عبد الله كوري عمر فرمت بيغمبري خواه فرمي اجعلوا في بيوتكم من صلاتكم ولا تتخذوها قبورا. فرمي بشي لأنه كان تان برنا ومال ولا مالكانا بكن مالكان تان مكان بقبرسان تاريخي كان تاريخي مكان بنويش سراج نور روني كنوا كواتا او نويج سناتاني كما اي ترقيتوه ما اي فضليتوه ما اي قوريتوه خودتون زكاة الاخوة قورا انسان لا يزال بم سنتانا بدا خوشويسي خواه كبو خوشويسي خواه بدا صاحبي كرامات بدا صاحبي مسألة ترقي برزبونوي بلو مقام براهي دلي منور ابيه ام دلي منور بو قبري منور ابيه بارحال رحمته وبركات الدنيا والقيامة رويتيكا عزيزانو خوشويستان اميكك ولا عاداتي بيغمبري خواو وشمائلي اخلاقي وخروشتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم مالكي چندك نزيقوا لمزگوتا كان يجي نكردوا بلكو بردوتيوا ناو مالكي خوين يجي كردوا اما سنة بيغمبري خوايا ام سنة بازندو كينوا هرگيزا وهرگيز مگر مسافر بي يا ريبوار بي سنة لمزگوتا بكي اينا مهما كان وكو بيغمبري خوا مالكي شي ديواري مزگوتا بي جگە لە نوێژی فەرز کە بێنتیان مزگەوت سنت هەمووی بەرەو ماڵۆ لە ماڵا خێری زیاترە ئەمە ئەمری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئاماژەم پێکرد و ئەو هەموو فەزڵ و خێر و گەورەیشی تایە کە بەڕاستی وەکو وایە لە مزگەوتی پێغەمبەری خوا بیکەی صلی الله علیه وسلم و پێغەمبەری خوا ئەفەرمێ باشترین نوێژ ئەو نوێژەیە کە لە ماڵا بیکەی و هەروەها فڕۆ بەرەکەت و ڕزق و ڕۆزی ڕۆکاتە ئەو ماڵە شەیتانی لێ دوورەکەوێتەوە و هەروەها مناڵەکانیشتان فێری عیبادات و نوێژ ئەبێ وتو لوش او من الله فيري نويش بيه بهوي توا لا نويش او من الله شابش داري اما صدقي جاري وبخذ كردوا. اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. يا ربي خواه لهم لا يكمن خوشبه لهم لا يكمن رازيبه وعاقبتنا الخير بيره نددوا بالله ونخشونا خوش خمان وخانا دو على رمضان لا دا شي باشا بدين دمان وكا وعلم فتنه اخر زمان لا من دا لم هم الدجال دروزنا لا من دا بتايبت اوانك بناي ام دينه وقساكن اولي سوكرني في غمري خوادن خواه سوكيان كي خواه رسولان كي خواه اوي پیغمبر بشر احتيادي ازانيه اوي فضل مقامي پیغمبر خواه كما كاتوا خواه لدنيا دا فصعي كي فلو باي كم كي توا يا ربي خواه لتفارن لي قبول لكي وعدي خوت وعدي خوي راسه كبراسي دجاتي اني ولي دوستاني خوت بتايبت پیغمبري نازدار قابل قبولني واعلاني شر لقل خوتا خواه اعلاني حرب وشر لقل او دجمناني پیغمبري خوابك خواه هدايتي مجبه عاقبتي مجبه خير بيره بايمان وبمان جن وبمان برنس دومان كروا يا ربي خواه شفاي دلو درنو جستهم ولاك ما با شفاي نخوشكاني خستخانه ومالو ما با بتايبت نخوشي خستخاني هوا وباقي نخوشاني تر يا ربي خواه اواني لناوي ولاتنا دري ولاتنا دوست واحبابي من داي دعاء خير انك دوين خواه رحمه بركه برجان بسر اوان وبسر يمشى شفاء بوان وايمج بنيره رسول روزي حلال ايم اواني با يا ربي خواه جان لنا قبري تسكو تاريخ باريكا پیغمبر بناسين وما ناسيتوا بس باني باراوا بلين او پیغمبر يانا صلى الله عليه وسلم واي بلا امانه امتي منن امانه نوي منن امانه احفادي منن امانه لهوز وقلي منن وشايتي مان بوبدا وشفاعات مان بوبكا لنا قبرك ولا كادي سيراتا ولا كاتي ميزانا ولا سر حوزي كوسر كومان كاتوا نسشي من كاني باش بودست مباركاني اوي كوسر مان باتي نتو نقبت الدنيا خيان رزيار ما بيه واي صاي حالي خمان وخانو ادم دال كان ما بكي ولات ما فل خير وخشيكي ولات ما هم فتنه وشر واشو بغلادي يا ربي خواي جان لجروب تاق مدروس نكاني كومل غفار زمان كي خواي انا خلطين فيان خواي فينا خوي فيان خواي دنگو رنگ مان پارێز راو بێ صبر و سەبات مان هەبێ لەسەر عەقیدە و بیر و باوەڕی خۆمان دەنگ بە تۆ بەرنامەی تۆ نەبێ بە هیچ بەرنامەیەکی تر نەدەین دوای هیچ کەسێک نەکەوین چ بە ناوی دینەوە چ بە ناوی غێرە دینەوە خوایە هەمیشە و دائیم سەباتمان پێبەخشی لەسەر لا إله إلا الله ومحمد رسول الله جگەل لە محەبەتی خۆت و پێغەمبەر و صالحین و مسلمانان هیچ شتێک لە دڵمانان نەسەپێ و نەچەسپێ پەروەردگارە و بە هیچ ئاوازی دەجال و درۆزنەکانی زەمانە چ بە ناوی دین و غێرە دینەوە خوایە نەخەڵەتێن و فری و نەخۆین خوایە لێ دەپاڕێینەوە ئومەتی پێغەمبەر بین و ئومەتی هیچ کەسی تر نەبین عایدی پێغەمبەر بین و عایدی کەسی تر نەبین يا ربي خوایە لێمان قبول كي أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله